ئاوە جادێ ڕاست جادێ خۆشترین جێ لە کوردستان لە بەرەوەی ئاو هەوای خۆشە لەو گوندەی بە وڵات بووینە لە چێندر چاوت بە دنیا هەڵینا ئەوێنێر لە هەموو جان خۆشتر کوردستانێ بێ ئیشە دانیشین سەردانەکەی و پیاسە و میاسەیەکەی و چیشی دین نییە ئیش لۆ من هەنیە لۆ گەنجەکان نیە تا لۆ من هەبی هاوینان باخسەیە و فەلاعەتیە و وەرسات بەخێوکردنەوە ئەوانە وەڵڵاهی خۆ ژیان بە باغی جێبەجێ نابی لە بەرەوەی باغەکان بێساعێبن کادیرێکمان نییە دەرمان نییە کادیرەکی زراعی نییە بێ بڵێ کاکە ئەوە نەخۆشی ئەوەیە و ئەوەیە و دەرمانە ئەبی لەسەر مەزرەفی خۆت بی ئەوەی پێویستە دەبی لەسەر مەزرەفی خۆت بی جاکەواتە ئیسفادەی نییە ئەگەر حکومەت هاوکاری خەڵک بکات لە گوندەکان باری حکومەتیش سووکە بی ئەگەر هاوکاری گوندەکان بکە فەقیریش نابی لەبەرەوەی ئێستا ئەمە چار ڕێگاوبان هەنا کەریش پێدا ناڕوانەک سیارە هەرڕێنی پردا هەیە لۆ ناو باخچەیەکی نییە جاکەواتە هیچ چاولێبوونەکی نییە ئەگەر نا ژیان لێرە ژیانە لە شاران ژیان نەمایە لەبەرەوەی ئەوەی لە گوندان بوو دایان خزاندە شارەکان ئاسنەنگ لێرە ئاسنەنگ نییە لێرە مەسەرەن بەفرەشی هەندە زۆر نەباریە بەڵام وەکو پێویستە ڕێگاوبانەکان باشنی مەسەلەی ڕێگاوبان خاوێنکردنەوە هەیە ناڵێم نییە هەیە بەڵام بە شێوەیەشی باش نییە عەدالەت نییە ئەگەنا کوردستان جێی ژیانە بەڕاستی لە کوردستانی مەخۆشتر نییە بەس عەدالەتی تێدا نییە ئەگەنا ئێمە دەوڵەمەندین وڵاتێکی خۆشە وڵاتێکی بێ دەرد و بەڵا و میکرۆبە ئاوی زۆرە الحەمدوللا ئاوی زۆرە خۆی ناوەکەی دیارە دەربەن ئاوی زۆرە مەسایفەشی زۆر سپۆرتی هەیە بەس بەداخەوە تەعمیر نییە ڕووباری هەڵگۆردی پێدادێ لەولا ڕووباری حاجی عومەران دێ کانی و ئاوی خۆی هەیە کوێستانی خۆشی هەیە ناو گوندی بزەبتکانی کەمن دووسێ کانی لێنە بەڵام لە کوێستانەکان هەر هەموو کانیە ئەو ڕووبارێ بینی ئیکانیانە هەر هەموو کانیە سەرچاوی زۆر باشی هەنا ئاوی زۆرە مەسەلەن بڵێن ئێستا بەنداوک لێرە بکرێت کارەبای چۆمانی شەدا باوەڕت هەبیت لەو گەڵیەی وەختەشی منەظەمەکی بەریتانیش هاتکە بیکە گوتی من بەڵگەتان دەمێ کارەبای هەموو چۆمان و دەور و پشتی بدا Well,